نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. حەزرەتی عومەر و شۆکی حودەیبیە. بە چاوخشانێکی ڕاگوزەرانە بە ڕێکەوتنەکەدا وا دەردەکەوێت کە تەواوی بەندەکانی دژی موسڵمانان بن، بە تایبەت ئەو بڕگەیەی کە باسی لە ڕادەستکردنەوەی ئەو موسڵمانانە دەکرد کە لە دەست ستەم و ئەشکەنجەی بتپەرستانی قوڕەیش بەرەو مەدینە هەڵدەهاتن. ئەم بڕگەیە دڵی موسڵمانانی هەژان، بە تایبەت حەزرەتی عومەر لە تووڕەییدا ئاگری گرتبوو. بەو حاڵەوە ڕۆیش بۆ لای پێغەمبەر و عەرزی کرد: ئەی پێغەمبەری خوا، مەگەر تۆ پێغەمبەری خوانیت، سەروەرمان بگرە لەو ساتە وەختەشدا هێمنی خۆی تێک نەدا و بەو پەڕی لەسەر خۆیەوە وەڵامی پرسیارەکانی دایەوە. بەڵێ، من پێغەمبەری خوام. ئەی ئێمە لەسەر ڕێبازی حەق نین؟ بەڵێ وایە، ئێمە لەسەر حەقین. ئەی ئەوانە بتپەرست نین؟ بەڵێ، ئەوان بتپەرستن. دەیکەوایە ئەم سەرشۆڕیە بۆ قبوڵ بکەین؟ من بەندە و پێغەمبەری خوام، هەرگیز لە فەرمانی لا نادەم. ئەی تۆ نەتفەرموو کە زیارەتی کەعبە دەکەین؟ بەڵێ، وتم، بەڵام نەمودەم ساڵ. حەزرەتی عومەر دڵی ئاو ناخواتەوە و دەچێتە لای حەزرەتی ئەبوبەکر و هەمان پرسیار لەویش دەکاتەوە، ئەویش بە هەمان شێوەی پێغەمبەر وەڵامی دەداتەوە. دواتر هەر کات حەزرەتی عومەر ئەم ڕووداوەی بیر دەکەوتەوە، پەشیمانی دەیگرت و داخی زۆری بۆ دەخوارد. چێ دەزانێت لەو پێناوەدا چەند خێر و خێراتی کردووە و چەند ڕۆژووی گرتووە و چەندێکیش داوای لێخۆشبوونی لە پەروەردگار کردووە. بەڵێ، حەزرەتی عومەر هەزاران جار پەشیمان بوو لەوەی کەوت بووی. ئەبوو جەندەل. بابینەوە سەر باسەکەی خۆمان. لەو سەر و بەندەدا ئەبوو جەندەلی کوڕی سوهەیل کە تازە بە تازە هاتبووە ناو ئیسلامەوە، بە خۆی و کۆت و زنجیرەکانی پێیەوە کە بە دوای خۆی داڕای دەکێشان دەرکەوت و بۆ ئەو دوایین دڵۆپەی کە جام سەرڕێژ دەکات. ئەبوو جەندەل بە شەکەتی هات و خۆی فرێدایە بەردەم پێغەمبەر صلی الله علیه وسلم. هیچ کام لە هاوڵان لە ئاست ئەو دیمەنەدا خۆیان بۆ ڕانەگیرا و دەستیان کرد بە گریان. سوهەیل ئەم هەلەی قۆستەوە و یەکسەر وتی: یەکەم مەرج بۆ کارپێکردنی ڕێکەوتن نامەکە ئەوەیە کوڕەکەم بدەنەوە. ئەو هاوار و ناڵانەی لەو ساتەدا بەرزبوونەوە ڕێک لە ناڵە و فیغانی دایکێک دەچوو کە جگەرگۆشەکەی ون کردووە. پێغەمبەری خوش فرمێسکەکانی بۆ ڕانەدەگیرە. زۆر تکیان لە سوهەیل کرد، خۆ هێشتا مەرەکەبی ڕێکەوتنەکە وشک نەبووتەوە، با ئەبوو جەندەل بەخشراو بێت. بەڵام سوهەیل هیچ کام لەو داواکاریانەی پەسەند نەکرد و سووربوونی خۆی دووپات کردەوە. بەڵێ، پێغەمبەر بە چاوی پڕاسترینەوە ئەبوو جەندەلی گەڕاندەوە، بەڵام مزگەینی دەروی نزیکی پێدا و فەرمووی: ئەی ئەبوو جەندەل، ئارام بەودان بە خۆتدا بگرە، لە داهاتوێکی نزیکدا خوای باڵادەست دەرگای ڕزگاربوون بۆ تۆش و ئەوانش کە وەک تۆوان دەکاتەوە. ئەوە بوو فەرمایشتەکەی پێغەمبەر وەک خۆی هاتەدی. ئەبوو بەسیر و هاوڵەکانی. ڕاستەوخۆ دوا بە دوای ڕێکەوتنی حودەیبیە، عوتبەی کوڕی ئەسید کە نازناوی ئەبوو بەسیر بوو، لە مەکە هەڵهات و پەنای بردە بەر پێغەمبەر لە مەدینە. قوڕەیش دوو پیاویان نارتاوەکو ئەبوو بەسیر بگەڕێنەوە، پێغەمبەر ئەویشی تەسلیم کردنەوە. بەڵام لە ڕێگادا ئەبوو بەسیر یەکێک لە دوو پیاوەکە دەکوژێت و ئەوی تریشیان بە زەحمەت لە دەستی هەڵدێت. ئەبوو بەسیر دووبارە هاتەوە خزمەت حەزرەت و وتی: ئەی پێغەمبەری خوا، تۆ پەیمانی خۆتت بردە سەر، منت تەسلیم بەوان کردەوە، پاشان خوا منی ڕزگار کرد. لە بەرامبەردا سەروەری جیهانیان فەرمووی: پێغەمبەر بۆی نییە لە بەڵێنی خۆی پاشگەز بێتەوە، ئەمەی وت و قبوڵی نەکرد لە مەدینە بمێنێتەوە. بۆیە ئەبوو بەسیر مەدینەی جێهێشت و ڕووی کردە جێیە کە پێیان دەوت سەیف البەحر و نزیکی ذیل مەروە بوو. ئیتر لەوێ نیشتەجێ بوو، جاکە مسڵمانە چەوساوەکانی مەکە هەواڵی ئەم پەناگەیی ئەبوو بەسیریان بیست، یەکەیەکە هەڵهاتن و هاتنە لای ئەبوو بەسیر، ئەمەش خەونی لە قوڕەیش زڕاند. ئەبوو بەسیر و هاوڵانی ببوونە مەترسی و کۆسپێکی گەورە لە ڕێی ئەو کاروانە بازرگانیانەی مەکە کە بەوێدا گوزەریان دەکرد. ئەوە بوو دوجار مەکەیەکان بەپێی خۆیان هاتنە خزمەت پێغەمبەر و داوایان لێکرد کە ڕێ بەمانەوەی ئەو مسڵمانانە بدا لە مەدینەدا. بەم شێوەیە ئەو بەندەی کە ناخۆشترین و گرانترین بڕگە بوو بەلای مسڵمانانەوە هەر لەلایەن ئەو کەسانە خۆیانەوە لابرا کە پێداگیریان لەسەر نواند بوو. دیارە ئەمەش سەرکەوتنێکی ئاشکرا بوو بۆ بەرەی ئیمان. لە دەمی گەڕانەوەیان لە حودەیبیە سوورەتی ئەلفەتح دەستی بە نازڵبوون کرد. سوورەتەکە ڕێکەوتن نامەکە بەوە وێنا دەکات کە سەرکەوتنێکی ئاشکرایە. پێغەمبەری خوا زۆر خۆشحاڵ بوو، چونکە ئەو شتانەی بیری لێکردبوونەوە لە وەرزی خۆیدا یەک بە دوای یەک هاتنەدی. لە ڕاستیدا ئەو تۆوەکانی ئەم سەرکەوتنەی لە حودەیبیە چاندبوو.
بەڵام ئەوە تا ئێستا سەر دەردەهێن و خونچە دەکەن. لەو لاشەوە لاوە خوێنگەرمە پاڵەوانەکانی گردەکەی سەیف البەحر وەک ئەو ڕۆژەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگەی تەنایەت الوداعەوە هاتە ناو شارەوە ئاوەها دەهاتنە مەدینەوە. خەڵکی مەدینە لە پێشەموویشیانەوە پێغەمبەری خوا با سرودی تەنایەت الوداعەوە پێشوازیان لێ دەکردن، بتپەرستە بەدبینەکانیش بەدەستی خۆیان مەرجەکانی خۆیانیان هەڵوەشاندەوە. پاشماوەیەک بتپەرستەکان دەست درێژێکی نامەردانە دەکەنە سەر یەکێک لەو هۆزانەی کە لەگەڵ پێغەمبەر هاوپەیمان بوون، ئیدی بەم شێوەیە بە یەکجاری پەیمانی خۆیان دەشتێنن. پێغەمبەریش بەرەو مەکە دەکەوێتە ڕێو، ئەو فەتحە مەزنە بە ئەنجام دەگەیەنێت کە لە حودەیبیەدا بناغەی بۆ داڕێژرا بوو.